خۆشەویستان ئەمڕۆ 29 ذیلقعدەی مانگی عەرەبیە بێگومان ئەگەر مانگی عەرەبی ئەم مانگە 29 بێت بەیانی یەکەم ڕۆژی مانگی ذیلحیجە کە ڕۆژی هەینیە ئەوەی لە کوردەواری خۆمان پێوترێت نۆمینەی حاجیان و ئەگەر مانگیش سی بێ واتە بەیانی تاوکەری مانگی ذیلقعدەی و ڕۆژی شەممە یەکەم ڕۆژی مانگی ذیلحیجەیە کە دیسان لە نێو کوردەواری خۆمانە بە نۆمینەی حاجیان بەناو بانگە ئەمڕۆ باس لە نۆمینەی حاجیانەکەین لە فەزڵ و گەورەی ئەم نۆڕۆژە ئەکەین بزانین لە قورئانی پیرۆز لە فەرمایشتە بە پێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵانی ئەزیزی پێغەمبەر مامۆستایان و پێشینانی چاکی ئێمە لەسەر ئەم نۆڕۆژە چیان و تو چیان کردووە و ئایا پێویستە ئێمە هەر نۆڕۆژەکە بە ڕۆژوو بین یان اختلافی لەسەر تەنها پێغەمبەر صلی الله عليه وسلم نۆهەم ڕۆژ بە ڕۆژوو بووە لە بەڵام لە باقی ڕۆژەکانی ترا کردەوەی باش سەدەقە نوێژی زیاتر یعنی دووشەم و پێنجشەمەی تێکەوێت چی بکەین و چی نەکەین ئێمە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سید عەبدوڵڵا سید عوبێد زانای ئاینی کە بە سوپاسەوە لە ئستودیۆ لەگەڵمانە میوانە مامۆستا گیانی خوا بەخێر بیت سپاسدانەکەم سەرکەوتو منیە باش چاوەکەم الحەمدولillah خوا بەخێر مامۆستا لەناویشتان موفق بنیە خوا خۆی گەورە پارێزگاریتان لێ بکە و بەردەوام لەسەر ئەم پەیامە جوانە لەگەڵ جەنابتانە مامۆستا گیان با باس لە نۆمینەی حاجیان بکەین بە شێوازێکی گشتی فەزڵ و گەورەی نۆمینەی حاجیان ئەم نۆڕۆژەی سەرەتای مانگی ذیلحیجە لە ئاینی پیرۆزی ئیسلامە چی لەسەر وتراوە چی لەسەر نەوتراوە گرنگێکی چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم داواکانی لە خوای گەورە ئەو براو خوشکانەمان کە وەفدی ئێمن لە جیهانی ئیسلامەوە بەرەو بەجێهێنانی یەکێک لە دروشمە گەورەکانی شاعیرەکانی پیرۆزی ئیسلام کە بەجێهێنانی حەجە بەڕێکەوتون خۆی گەورە یارمەتی دەریان بێ و بیان پارێزیێت و کاریان بۆ ئاسان کرد دیارە نۆمینەی حاجیان پێش باسی نۆمینەی حاجیانەکە بکەین بچین و سەرەتا بۆ مانگەکە ئەم مانگە کە هەم مانگی ذیلقعدە و ذیلحیجە و لەگەڵ محەڕەم یەکێکە لە ئەشهور الحوڕوم ئەو مانگانەیە کە جەنگکردن تایە قەدەغەیە و هەروەها مانگی ڕەجەبیش جان ئەم مانگە کە مانگی ذیلحیجەیە ئەم ئێوارە ئەگەر مانگ ببینرێت وەکو جەنابەت فەرموود لە پێشەکێکا دەست خۆش بێ سبەینێ یەکەم ڕۆژی نۆمینەی حاجیانە و ئەگەر مانگ نەبیدا شەمە یەکەم ڕۆژی نۆمینەی حاجیانە ئەوە قەرارەکە لە لیژنەی فتوای عەرەبستانی سعودیەوە چونکە مەراسیمی حەجی تیا بەجێ ئەکرێت نۆمینەی حاجیان کۆمەڵێ فەضائیل و گەورەی تایە گەورەترین فەضیلەت ئەوەیە کە ئەنجامی حەجی تیادرێت حەجێکێکە لە دروشمە گەورەکان و یەکێکە لە پایەکانی ئیسلام ئەم هەر خۆی حەج مەراسیمی حەج پیرۆزەوە بەتایەتی ڕۆژی عەرەفەی تێدایە یەکێکی تر لە فەضائیلەکانی ئامادەکاریە بۆ بەجێهێنانی یەکێک لە دروشمە جوانەکانی ئیسلام کە ئەویش قوربانیدانە ئۆضحیەیە لای هەندێک لە زانانی حەنەفیەکانە فەرموون واجبە کەسێک کە متەمەکین بێ ئەبێ ساڵێ قوربانی بکات قوربانیکردنی شەرخۆی لەکەیە بۆی ئامادەبین لە جەژنە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک لە ئێوە کە نیەتی هەیە ئۆضحیەکە با ئیتر لە یەکەم ڕۆژی ذیلحیجەوە موو لە خۆی نەکات و نینۆکەکانی نەکات واتە نیمچە ئیحرامێکی تیا ببێت ئەوانەی کە غەیرە حاجین وەکو سونەتێک وەکو سونەت مەرج نییە بەڵام وەکو سونەتە ئەوە سونەتە چاگۆ نەگە بێ خوشکونە برایان بزانەوەی کە نیەتی قوربانی هەیە لە ڕۆژی یەکەمەوە ئەو سونەتەی جێبەجێ بکات ئیشەڵام ئەجور ئەبێت ئەجی دەسەکەوێت و خۆی حازرەکات بۆ قوربانیکردن لە نۆمینەی حاجیانە دیارە خۆی جەلە جەلالو لە سوورەتی فەجرا کە فەرمێ بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر وليال عشر خۆی گەورە سوێند بە فەجرەخوا بە بەرەبەیان و بە دەشەو ئەو دەشەوە زانانە فەرموون ئایا دەشەوی ڕەمەزانە یا دەشەوی ئەیامی ذیلحیجە فەرموون دەشەوی ئەیامی ذیلحیجە کە شەوی جەژنیشی بۆ حسێ بکرێت ئینا خۆ 9 ڕۆژە
ئەم نۆڕۆژە ڕێز و مەکانەتێکی تایبەتی هەیە ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەوەندەی خێر هەیە ئەعمال باش خۆشەویستترین ئەعمال لە ذیلحیجا لە دەی ذیلحیجا کە ئەکرێت هیچ کارێک نییە لای خوای گەورە خۆشەویستی بێ بەقەدەر ئەو کردوانەی کە لەم دە ڕۆژەی ذیلحیجا ئەکرێت مەگەوتیان وەلە الجیهاد فی سەبیل الله جیهادیش فەرمی مەگەر کەسێک بە ماڵی و بە نەفسی بڕوا و نەگەڕێتەوە بە هیچیانەوە کاتان یەکێکە لە ئەعمالە جوانەکان دیارە ئەم ئەعمالانیش کە هەیە بێحیکمەت نییە کە باس کراوە سەیان باشترین کار و کردەوە کە دە ڕۆژەدا ئەنجام بدرێت چ کار و کردەوە ئەمەلێکە باشترین کردەوە تەوبەکردنە تەوبەی نەسوح توبوا إلى الله توبة نصوحة خوي جوري توبة كردن لێرە خۆ هەموو ڕۆژەکان ڕۆژی خۆی گەورەیە هەموو کاتە ئینسان بگەڕێتەوە بەڵام لێرە تۆ ئێمە مؤتەمەرێکمان هەیە کۆنگرێکی ساڵانەی عیبادیمان هەیە کە لە ڕۆژی عەرەفەی تێدا هەیە کە لە ڕۆژی عەرەفە ئەوەندە گەورەیە ڕۆژی عەرەفە ئەوەندە گەورەی خۆی جەلە جەلالوهو بە فریشتەکانە فەرمی ئەو عەبدەکانی منن شانازیەکە بە عەبدەکانی و کە لەویا بە چڵکنی و بە داماوی و بە ئیحرام و چوونەتە ئەو جێگە و لە خۆ ئەپارڕێن و جا بۆی ئێمە هەمەهەنگی بین چونکە خوای گەورە دوعای حاجەکانمان قبوڵەکە بۆ ئێمەش هەماهەنگ بین هاو دەست بین وەکو چۆن بڵین بلا تەشبیه ولا تەمثیل لله سبحانه وتعالى لە ساحەیەکە کۆمەڵێک یاریەکەن لە ساحەکە خۆوانن دەورەکە ئەبین کۆمەڵێکی تیژ لە چواردەوریان تەشویقیانەکەن ئەبێ ئەمانیش دڵیان لای ئەوە بێت ئێمەش کۆمەڵێ برایان و خوشکانمان چوون بۆ ئەو جێگە بۆ دوعا و پاڕانەوە خۆی گەورە وای بۆ کرد بۆ عەبدەکەنەوە لوتفی هەیە بەرامبەر بە عەبدەکانی خۆی کە لە ساڵێکە جارێکە لەو شوێنە دوعا بکەن و دوعاکانیان وەرگری عەجەبەن ئێمە لە گوناها بژین و دوعامان بۆ بکرێ وەکو چۆن لە شەوانی قەدر مەلایکە دابەزێ و ئێمە لە گوناها بین ئایا ئەمە منطیقی عەقڵە لەبەرەوە ئێمە بۆیە ئەڵێن ئەم دەشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی دەشەوە کاری چاکردەوە چاکەکانی تیا ئەنجام بدەن بۆ ئەوەی ئێمەیش ئەهلی سەرزەوی ئەوەی خەکە نەچۆ بۆ حەج لەگەڵ ئەوانە هاو تەریب بین یعنی هاو ڕێگە بین ڕێگەگرتنی ڕێگای عیبادەت گەیشتن بە خوای گەورە بکەین و ئەمە لایەکیش تۆ بۆی دڵغەمبار نەبین بڵین من حەجم بۆ نەکراوە ئەی چیتر بکەم وەکو لە زەمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵەکاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیان ذهب أهل الدثور بالأجور يصلون كما نصلي ويصومون كما نصوم ويتصدقون بفضول أموالهم وتي أهلي أواني كبارو بول يعني هي أي بيغمبري صلى الله عليه وسلم أجري زوان البرت إيه ما هيسمان دسناكوي وكي من يوشكن أودان بيغمبري صلى الله عليه وسلم دل خوشي كردن إيه ما إيش بعد نتينا تورك زور دون نخينوا أم ئەعمالەکە دڵنەواییکردنە بۆ ئەو براو خوشکانەی کە ناتوانیوە چن بۆ حەج لێرەوە ئەتوانن ئەوانیش لەگەڵ براکانیانە لەگەڵ خوشکەکانیانە لێرەوە ئەعمالە چاکەکانیان دەست پێ بکەن باش زۆر جار کە باس لەو ئەعمالە چاکانە کرێ جەنای مامۆستا لەوانێت تەنها کورت کرێتەوە لە ڕۆژوە زۆر جار ئەوترێت خەڵک لە بنۆ ڕۆژای بە سەریەکەوە بە ڕۆژوە بێت بەڵام معلومی جەنابتە ینی هەموو کردەوە چاکەکان وەکو ڕۆژوو وەکو نوێژی سونەتی زیاتر وەکو زیکر بە تایبەتی زیکری الله ئەکبەر ینی کۆمەڵک بابەتی وەکو سەدەقە و چاکە و دەستگیرۆیی هەژاران ینی ئێمە ئەم عیبادەتانە هەمویان لە هەر جۆرە لە عیبادەت بەشێکی بکەین یا یەک دانە هەمووی لێ بکەین باشترە وڵات دیارە ئەبێسان تەوازنی ببێت لە هەموو کارێک چۆن لە خواردنی جەستا ئەبێت متەوازن بین خواردنی ڕۆحیش ئەبێت تەوازنمان هەبێت تر کەسێکیان نۆ ڕۆژەکە بە ڕۆژوو بێ بەڵام دڵی دایکوا کێشان بێت ئەمە منطقی نییە تەوازنێکمان بەنسبەتی ڕۆژوو ناتوانین ئەوەی من بە خزمەتی گەشت بێتم یا بیست بێتم غێری عەرەفە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژە ناکە بە ڕۆژووی تایبەت بەڵام لە
ڕۆژوو زانانە فەرمونون لە ناو لە ضمنی ئەعمالی ساڵحە کردەوە چاکەکانە ئەگە کەسێکیش ئیشێکی تری پێ نەکرا بە ڕۆژوو بێت تیایدا فەنیعمە چونکە ڕۆژوو لە هەموو کاتێکە یەکێکە لە عیبادەتە زۆر گەورەکان ئەگینا ڕۆژووی عەرەفە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەئکیدی زۆر لێ کردوێتەوە ئەم نۆ ڕۆژەیش تا عەرەفە کەسێ بەسەرێکەوە بە ڕۆژوو بێ بە متەقەطعی بە ڕۆژوو بێ هەر کاتێ بۆی کرا لە دووشەمان یا پێنجشەمان بە ڕۆژوو بێ ئیشێکی چاکی کردووە ئەگەر ئیش ڕۆژۆکەشی بۆ نەکرا ئیشەکانی تر زۆرە بیکات تەوبەکردنە سەدەقەکردنە ذیکرکردنە سیلە ڕەحمەکانە بەجێ بێڵین ئەمر بە چاکەکردنە بەرگریکردنە لە خراپە ئەمانە قورئان خوێندنە هەموو شتە جوانەکان بەجێ بێنی ئەمە شتێکی جوانە ئەگەر گریمان ئەمەشی بۆ نەکرا خۆگەر هەمووی بکا بە ڕۆژوش بێت و سەدەقە بکا و سیلەی ڕەحمیش بەجێ بێنێ و زیکرێکە بکە ئەمە هەر زۆر ئیشێکی چاکە فرسەتێکیشە خوای گەورە دتێڵێکەوینە ساڵێکتر بۆ ئەم دە ڕۆژە بەڵام ئەگەر ئەمەمان پێ نەکرا عەلا لەقەل ئەم دە ڕۆژە نەچین بۆ سەیران و سەفا با نەکەوینە ناو لە هولع بۆ با ڕۆژانی شەم جمعان و شەمانەوانە کە زانی عوتڵەیە ڕانەکەین بۆ ناو سەیرانگاکان و بۆ گوناهەکان گوناهە ینی زۆر خەتەرە حاجی ئەیسێ بە دەوری کەعبەی پیرۆزە دوعامان بۆکە ئەو ڕۆژە عەرەفە ئەڕوا بۆ عەرەفە ئەم بەخوای گەورە چاوی لوتفی لەسەر عەبدەکانێتی بەڵام ئێمە ئەوەندە بێنمەک بین پێنەزان بین ئەوەندە دیێل و داماو بین ئالەم ڕۆژە وەڵا تا پێش دەژنە با بڕۆین تێر سەفرەیە بکەین و تێر لە هولاع بکەین و گوناها بکەین خوا نەکەردە ئەمە ئینسانە ئەمە مشکیلەکەیە جا ئەمە یەک لایەکی تریشەوە تەرکیزکەینە سەر تەنها ڕۆژوگرتنەکەی ئەڕاستە ڕۆژگرتنەکە فەنیعمە بەڵام تەنها ڕۆژوگرتنەکە نییە جاری وایە هەر مەرحەبای دراوسەکەت بکەیت نەسیحەتێکی خەڵک بکەیت دڵنەوەی کەسێک بکەیت هاوکاری کەسێک بکەیت لەم کاتە ئەو بەرە جەژنانە خەڵک دڵی خۆشکەیت نەخۆشێکە فەقیرێکە ئەمانش فەضائیلێکی زۆر گەورەن و ئینشاءڵڵا مەئجور ئەبین لە دەستمانەکەوێت زۆر باش مامۆستاگیان لە نمونەی حاجیاندا خۆش ئاماژەت پێ کرد ڕۆژی عەرەفە بوونی هەیە ئایا جیاوازی هەیە لە خێر و پاداشتی ڕۆژی عەرەفە لەگەڵ ڕۆژەکانی ترا؟ بەڵێ ڕۆژی عەرەفە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وغەیرە حاجی أحتسب أن يكفر سنة قبل وسنة بعده وحساب أكم جناهي دو سال أبات رجوع عرف الزور رجوع السنة وبيغمبر صلى الله عليه وسلم زور هاني دامي لسري ودعاء عرفة دعاء تايبته بتايتي عرفة روجي نزيق بونوي تجلاي إلهية لسر زوي أجر روشواني قدر فریشتەکانی خوا دێنە سەر ئەرس بەڵام ڕۆژی عەرەفە تەجەلای ذاتی خوای گەورە دێتە سەر ئەرس بۆیە ئەفضل الئەیامە و ڕۆژێکی زۆر گەورەی بۆیە الحەج عەرەفە ئەساسی حەجیش عەرەفەیە گەر عەرەفە نەبوو و بە تایبەتی ئەوە گەر ئەهلی دڵ هەن کەسانێکن بووە کە چوون بۆ حەجوتیانە ئەو کاتانی ڕۆژ ئاوا بوون يعني هستي كدوة زلام كسبوه وتوتي والله هستم كدوة بركتي وفيضاتي پروردگار بتهيبتي داباري وتسد دلكان شو دلكان لو كاتا جوش بوخوا بوي فرصتك اجا بروجو انتيايا وروجي عرفه نكين بروجي بازار اما مشكله كمان هي فضيلتي روجوكي هي بلان بداخو يوم روجي عرفان روج راكن بو بازار روجي عرفان كل بروجي باكنوي مال باشە ماڵی پاکەیتەوە منە پەیامەم بۆ خوشکانە ماڵەکەت پاکەیتەوە بۆ یەک کەس پێ بڵێ ئافەرین یا ئەنە ئافەرین ئەی بۆ دڵەکە پاک خاوێن نەکەیتەوە قەیناکە خۆت ئارایش بە لە ڕۆژی جەژنام دەست بە ئەندازی خۆی بەس بۆ بێ هەموو کاتەکەت خۆت بەس لە ماڵ پاکردنەوە بیت هەموو ڕۆژەکە ڕاکی بۆ بازار ئەخی خۆ باس ئەگەر ناچان نەبی خراپترین شوێن بازارە حەقتان پێ حەق بڵێ خراپترین جێگەی ئەرز بازارە باشترین جێگەی ئەرز مزگەوتەکانە با بکەین نەچین بچۆ بۆ مزگەوتەکان ئەو ڕۆژی عەرەفە تۆ دانیشە لە ماڵەوە دوعا بکە ذیکر بکەین نیعمەتێکی گەورەیە
نابێت لە دەست خۆمانی دەرکەین بەڵام بەداخەوە نازانم ئێمە شتەکان هەموو شتەکان وەک بڵێ سەطحی لە ناوە جەوهەری کارەکانە تێنافکری ڕاستە جەماوە ساوی جەنابەت باسی کرد پیاخمە سەڵام فەرمێ ینی گومانە بم کە ئیشەڵا تاوانی ساڵێک پێشخۆی و پاشخۆشی بسرێتەوە بێگومان زانایان مسلمەی بینەر و بیسەر بەهەڵە تێنەگا زانایان باز لەوەکەن ئەو گوناهانەیە کە بینی عەبد و خۆی پەروەردگارە نەک ئەگە من حەقێکی تۆم لا بێ خۆی گەورە لەوەش خۆش بێ بۆی خەڵک لەوە تێبگا ئەمە یەک مامۆستا باست لە کردەوە چاکەکان کرد هەموویمان باس کرد تیای بکرێن لە ڕۆژە ئاماژەشت بە کۆمەڵک بابەتی جوان کرد کە بتوانین خۆمان لە لەهو لەعەب بە دوور بگرین ئایا ئەگەر کردەوەیەکی خراپ بکەین لەم دە ڕۆژە کردوی خراپەر خراپە هەر تاوانە و هەر خراپەمان لەسەر نووسێ بەڵام غەیبەتێک خوانەخواست نەزەڕەیەک خوانەخواست حرام خواردنێک حەقی برایەکە خوشکێکی موسڵمان برایەکی موسڵمان بخۆیت لەم دە ڕۆژەیە تاوانەکەی زیاتر نییە وەک لە ڕۆژەکانی دیکەی ئاسایی دیارە لەوە بڵین تاوانەکەی زیاترە ئیقامە حجەمان نابێت لەوانەیە لە ڕۆژەکانی ترا بڵین نەمانزانی ڕاستە بەڵام لەم ڕۆژە چۆن نەزانی خەڵک چۆ بۆ حەج تۆ لە بینیتە دراوسەکەت کەسەکە چوە کۆمەڵی بۆ چۆ بۆ حەج بۆچی بۆ ئەدای یەکی لە واجبەکان تۆ بۆ لەم کاتا چویت احتیمالیە لە ڕۆژەکانی ترا بڵێ خوایە شەیتان گومڕای کردم و نەفسی خراپەکانی بەڵام لەم ڕۆژەدا ئیقامە حوجەیەکی زیاترە لەسەرمان لەو ڕوانگەوە ئەبێ ئینسانەکان خۆ بپارێزێت گوناه زۆر مشکیلەیە جا شەیطانیش خۆلار سەرڕۆنە لە ڕۆژ لەم ڕۆژە هەندێک گوناهمان پێ ناکات بەتایەتی ئێمە ئەهلی دین ئەهلی نوێژ و عیبادەت هەندێک گوناه بەڵام هەندێک گوناهی ترمان پێکە نابێ ئەمین بین لە شەیطان وەک جەنابە فەرموو غیبەتەکەمان پێکات حەسادەتمان پێ دروستەکات کەم تەرخەمیمان پێکات لەوەی کە لە دڵ ئازاردانی خەڵکیدا یا مەسەڵەن لەم دە ڕۆژەدا یعنی داینێ کاکت با فرسەتێک بێ بۆ کچۆڵەکانمان نەڵێ هاوینە و هیچ التزامێکی نییە وڵی ئەوەن دەبێت تااقەتەوی جاری وایە سێرەکەی خۆی نوێژەکە ڕۆژوەگرێت مناڵەکەی جلوبەرێکی لە بەرای وڵی بەس لە جلوبەرگی مسڵمان ناچێت یعنی ئەمە باشە قەینا کاکە بۆتەوە بەیەکە گەڕێرە بۆ لای خوا ئێتۆ بەتەمانی خۆی گەور ڕەحمان بێ بگە ئێمە تا بەتەواتی نەگەڕێنەوە بۆ خوا خۆی گەورە دەواازەکانمان لێ ناکاتەوە دەواازەکانی بۆ کردوینەتەوە مەجای پێداوین ئەلحەمدولای ئێمە مەراسیمی حەج لە ساڵان زۆر زیاترە وڵاتی ئێمە ئەلحەمدولای خەڵک ئێستا بە لێشاو چوە بۆ حەج زیاتر دەرگا کراوە ئێ باشە ئەمە دەرگا زیاتر کراوەوە با دەی لەم لاشەوە بازاڕەکانیشمان باوابینانێ هەرسوکەوتی ئەخلاقیاتیشمان وابینانێ نەگەوەی ئەمە بەڕاستی وەک بڵێ من هەر نوێشکەم یا هەر ڕۆژوویەک بگرم یار بۆ ڕۆژوو بم بە سەطحی بەڵام شتەکانی ترمان نەکرد بێ نابێ دەبێ هەمومان هەرمش کارەکان لە جێی وعاطی كل ذي حق حقه هەرێکە مافی خۆی بدەیتی ڕاست ئەم مافێدانە زۆر گرنگە مافەکانی خەڵک کە پێشەوەی جەژن بێت مافەکانی بدەینی مەراسیمی قوربانیکردنەکان بە خۆتی بۆ ئامادە بکەیت هەر بەشکار میلەتێ بە ئێمەی میلەتی ئیسلام ئەم دروشمان جوانانە ئەم مناسەباندانە ئەم بۆنانە لە دەست دەر نەکەین لە دەستی نەکەین با زیندوی کەینەوە زیندومان کردەوە ئەبێتە کولتورە ئەبێتە عادەتێک لە ناومانە بەرە پێشتر ئەچێت بەرە جوانتر ئەچێت زۆر باش مامۆستاگیان باشترین زیکرێک یاخود زیکێکی تایبەت کە بە ڕۆژانی عەرەفە و ئەم ڕۆژە هەبێت چ زیکرێکە کە مسلمانان بتوانن بیخوێنن و پاداشتێکی زۆریان هەبێت وڵی دیارە زیکرەکان هەموو زیکرێکەکان ئینسان لە خوای گەورە نزیکەکاتەوە دا زیکری سبحان الله بێ الحەمدولله بێ لا إله إلا الله سڵاوات بێ لە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو زیکرێک کە ئەو کەسە لەوانێ من جەنابە زیکرێکەکەی بۆ زیکرێک دڵخۆشی یەکێکی تر زیکرێکی ترەکات یەکێ تر زیکرێ کام زیکری ئینسان دڵی خۆشەکاو ئەیگەێنێ بە ذاتی خوا لەسەر ئەو زیکرێ بێ مەسەن نەک هەر زیکرێک بە تەقلیدی بڵێنەوە زیکرێک بە تەقلیدی بڵێتەوە هەر زمان نەیڵێت هەر زمان نەیڵێت
يعني بجمارة مثلا أمرك أو عند الصلوات من السر بيغمري قاعدة صلى الله عليه وسلم خو شاك كله تيشيك باش كله بلام ذكري بيت ضل لا بيت ذكري بيت شيء لورجري تقرب بيبكى ولا إخوة يعني نزيك كاتو ولا إخوة أو ذكرنا زوتر لسر بردام بيت لا مايا باشتر بيت بوي كسي لكسي كترو أقوري هي مثلا مشكلة كي خيزاني هي بذكر لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين كسيتنا خوشة بذكر يا شافي مثلا زور بخواني كسي كتن مثلا قرزارة بعض ذكري مثلا يا جبار مثلا يا ذكر كان أسماء الحسنى أو ناو جواناني خواي قورة توسلي بيبكى هر ذكري خواي قورة بوي مثلا يا غني بزور بخواني بوي شتی دنیای دەستکەوێ کەواتانێ مادام بەقەدەر پێویستیاتی ئینسانەکان ناوە جوانەکانی ذاتی پەروەردگارێ بەو ناوە جوانانە نزیک بینەوە لە خوای گەورە چونکە تا ئێمە بە هەر ذیکرێ یادی خوای گەورە مەکەینەوە خوای گەورە بەو نەعەزەم بەو عەزەمەتە و بەو لوتفەی خۆی کە هەی ئاخرێمە چین وەڵڵاهی لوتفی خوایە خوای گەورە فەن ئەم ذیکرە بکەونە پاداش دەدەمەوە ئیگینا خۆم من خۆم چیم بذیکری خوا بکەم یان نەیکەم ڕاستە خوای جەلە جەلالوهو بەو عەزەمەتە منە لوتفی هەیە ئەفەرمێ ئەگەر عەبد من عەبدەکەم زیادم بکا من لە شوێنێک یادی ئەەکەم لە لای مەلەک لە عەرشی عەظیم یادی ئەکا خوای گەورە باسی عەبدێک زۆر بەڕێز مامۆستا سەید عەبدوڵڵا سێربێز زانایانی سوپاس بووی کە لەم تەورەی لەگەڵ ماوەی کاتمان تەواو بوو سوپاس دەکەین مامۆستا بارەکەڵڵا خوا جزاتان بێتەوە ممنون